لە ساڵیادی خۆپیشاندانەکانی 25 تشرینی یەکەمی 2019دا خۆپیشاندان لە شاری بەغدا و ژمارەیەک لە شارەکانی دیکەی باشوور و ناوەڕاستی عێراق ئەنجام دران و حکوومەتی عێراقیش دەڵێت پلانی باشیان بە ئامانجی پاراستنی گیانی خۆپیشاندەران و دامەزراوەکان داناوە. خۆپیشاندانەکانی عێراق سەرەتا لە گۆڕەپانی تەحریر و دواتر لە ناوچەی عەلاوی ناوەڕاستی بەغدا و شارەکانی بەسرا، ناسریە، بابل و نەجەف دەستی پێکرد کە لە میانەیدا خۆپیشاندەران جەختیان لە جێبەجێکردنی هەمان ئەو داواکاریانیان کردەوە کە لە خۆپیشاندانەکانی ڕابردوو پێشکەشیان کردبوو. هاوکات لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکان هێزە ئەمنیەکان ڕێوشوێنی ئەمنی توندیان گرتووەتە بەر بە تایبەتی لە دەوروبەری ناوچەی سەوز. جگە لەوەش سەرجەم ئەو ڕێگە و پردانەی کە دەستنەوە سەر گۆڕەپانی تەحریر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە داخرابن. دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان لە بەغدا لە کاتێکدایە هێشتا بکوژانی خۆپیشاندەران دەستگیر نەکراون، بۆیە لە میانی خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا خۆپیشاندەران داوایان کرد بکوژانی خۆپیشاندەران دەستگیر بکرێن و بدرێن بە دادگا. لای خۆیەوە وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق لیوە یەحیا ڕەسوڵڕای گەیاند لە ساڵیادی خۆپیشاندانەکانی تشرینی یەکەمی 2019دا داوا لە خۆپیشاندەران دەکەین کە لە دەرەوەی گۆڕەپانی تەحریر خۆپیشاندان ئەنجام نەدەن، چونکە گۆڕەپانی تەحریر لە هەموو لایەکەوە پارێزراوە. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق لە بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە لە ساڵیادی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوو جەخت دەکەینەوە لە ئازادی ڕادەربڕین و مافی خۆپیشاندانێکی ئازادانە. داواژ لە خۆپیشاندەران دەکات کە بە هاوکاری هێزە ئەمنیەکان ئارامی بپارێزن و پارێزگاری لە مڵکی گشتی و تایبەت بکەن و لە هەموو ڕووداوێکی نەخوازرا و بەدوور بێن. وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراقیش لەبارەی دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکان پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند گرنگە خۆپیشاندەران وریابن و ڕێگە بە هیچ کەسێک نەدەن خۆپیشاندانەکان بە ئاڕاستەیەکی دیکە بەرن. هاوکات ئەیاد عەلاوی تویتێکی بڵاو کردوتەوە نووسیوێتی گرنگە داواکاریەکانی خۆپیشاندەران جێبەجێ بکرێت، با تایبەتیش ئەوەی پێویستە بە دادگاییکردنی بکوژانی خۆپیشاندەران و ئەو کەسولایەنانەش کە پاڵپشتیان لێ دەکەن. لە 25 تشرینی یەکەمی 2019دا خۆپیشاندان لە بەغدای پایتەخت و ژمارەیەک پارێزگای دیکەی عێراق بەڕێوە چوو کە بەهۆیەوە حکوومەتی پێشوو بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی ناچار بە دەست لە کارکێشانەوە کرا. بە پێی ئامارەکانی حکوومەتی عێراقیش لە میانی خۆپیشاندانەکاندا 565 کەس لە خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان کوژراون.